چەند ساڵێک لەمە بەرخەونی بەدەستێنانی ئابووری سەربەخۆ پاڵی بەم کچەوە ناتا لە کۆمپانیایەکی ئەهلی کار بکات. دیە لە ماوەیەکی کەمدا توانەکانی خۆی سەلماند و ئێستا سەرپەرشتیاری ڕاگەیاندن و بەشی ڕیکلامکردنە لەو کۆمپانیایی کاری تێدا دەکات. بڕیارم داشان بەشانی خوێندنەکەم کارێک بۆ خۆم بدۆزمەوە بۆ ئەوەی بتوانم لەسەر پێی خۆم بۆستم. ئەویش ئەوە بۆ خۆشبەختانە بازاڕی سۆرانم هەڵبژارد و من هاتمە ئێرە سەرەتا بۆ ماوەی 2 مانگ وەکو کارمەند دەستم پێ کرد، واتە هەل لە ڕەفەکانەوە دەستم پێ کرد و دوایەوە بە گفتوگۆ لەگەڵ ستاف و بەڕێوەبەرانی بازاڕەکە کۆبووینەوە و پێیانم ڕاگەیاند کە من خولیای ڕاگەیاندنم هەیە کە حەزم لەو بەشەیە. ئەوانیش خۆشبەختانە پێیان وتم کە ئێمە ئەو دەرفەتت بۆ ئەڕەخسێنین و پاڵپشتت ئەبین. دۆخی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ کچان و ژنان لەبارتر دەبێت تا بە دوای هەلی کار و ئابووری سەربەخۆدا بگەڕێن بەهۆی نەمان یاخود لاوازبوونی ئاستەنگە خێزانی و کۆمەڵایەتیەکان. کە سەرەتا هاتم بۆ ئێرە تەنها کارمەندێکی ئاسایی بووم و بەهۆی باش بەڕێوەچوونی ئیشەکانم لێرە و زیاتر گرنگیدان بە ئیشەکانم لێرە الحەمدوللا ئێستا بووم بە سوپەرڤایزەری کارمەندانی بازاڕی سۆران و ئەوەش بۆ من شانازی و گەورەیە. هەموو کەسێکش ئەتوانێت کە ئەگەر ئیرادەی هەبێ ئەتوانێت بگا بەوەی کە ئێوێ ئینشاءالله. ئەم بازاڕە کە بازاڕێکی ئەهلیە لە ناوچەی گەرمیان زۆربەی کارمەندەکانی کچوژن و چانسی وەرگرتنی کارمەندی تازەش زیاتر بۆ ئەوانە بەو پێی بەباشی ئیش و کارەکانیان ڕادەپەڕێنن. چیرۆکی من لێرەوە دەست پێ دەکات بە پاڵپشتی خێزانەکەم کەوایان لێ کردم زیاتر و زیاتر هەڵ بدەم و کۆڵ نەدەم. سپاس بەخوا من گەشتم بەم دی ئێستا و ئێستا بووم بە سەرپەرشتیاری بەشی ڕاگەیاندنی کۆمپانیەکی گەورە. لەگەڵ ئەوەشدا دانەبڕام لەگەڵ خوێندنەکەم و بەردەوامم. لە ڕابردوودا بە ئەستەم کچان و ژنان لە بازاردا دەبینران کار بکەن، بەڵام لە ئێستادا بازار و تەنانەت کەرتە جیاوازە ئەهلی و حکوومیەکانیش پڕن لەو کچ و ژنانەی شارەزان لە بوارەکانی خۆیاندا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.